دەڤەری ڕاپەڕین لە سنووری ئیداری ڕاپەڕین بەرەوە بچێت هەڵبەت ئیداری ڕاپەڕین چەندین نووسەر و ڕۆشنبیر لەو دەڤەرە چەندین چالاکیان هەیە ئەمە جگە لە چالاکی هونەری و هونەر بە تایبەت لە بواری شێوەکار بێ میوزیک بێت بەڵام زیاتر دەڤەری ڕاپەڕین بەوە ناسراوە کە چەندین ئەدیبی تێدایە چەندین نووسری تیا کە لە بواری چیرۆکان نووسن لە بواری شعران نووسن بە سوپاسەوە بەڕێز هیوا مستەفا بەڕێوەبەری گشتی ڕۆشنبیری هونەرمان لە ڕاپەڕین لەگەڵا بێ بۆ گفتوگۆکردن لەسەر کۆی ئەم بابەتانەی کە ئاماژەم پێدا کاک هیوا سڵاوت لێبێت سپاس کاتی خۆت بێمە بەخشی بەیانیتان باش بەیانی بینەرانیش باش زۆر سپاس بەڵێ کاک هیوا لەوە دەست پێ بکەین ڕەوشی ڕۆشنبیری بە شێوەیەکی گشتی یاخود کولتوری هونەر لە دەڤەری یاخود لە سنووری ڕاپەڕین لە چ ئاستێکدایە دیارە بواری ڕۆشنگەری لە سنوورەکەدا خۆشبەختانە توانایەکی زۆر باشی ئەدەبی و هونەری لە سنوورەکەدا بەدی دەکرێت بەڵام بەداخەوە جوڵەی ئەدەبی و هونەری و ڕۆشنبیری لە ئاست موحی ئێمەدانیە هەرچەند ئێمە لە ماوەی ڕابردوودا ئەو لەو ساڵ و نیوەدا کارمان لەسەر ئەوە کردووە کە هەوڵ بدەین ژێرخانی ئەدەبی و ڕۆشنبیری و هونەری لەم سنوورەدا جوڵەیەک پێ بکەین بەڵام هەموو ئەگەرەکان بۆ قەیرانی دارایی ئێمە لە ساڵی ڕابردوودا کە چەندین پرۆژەمان پێشکەش بە وەزارەتی دارایی کرد ئێمە وەزارەتی ڕۆشنبیری هاوکار و پشتیوانمانە هەمیشە بەڵام لە وەزارەتی دارایی هەموو ئەو پرۆژانەی ئێمە نازانین بە چ هۆکارێک ڕەفز دەکرێت کە ناتوانین ئەم جوڵە هونەری و ئەدەبیانە وەکو پێویست ئەنجام دەین هەرچەندە ساڵ پار ئێمە چەند چالاکیەکان ئەنجامدا لەوانە ڤیستیڤاڵی مۆزیک دوو دیداری شعری تقریبان 21 چالاکیمان ئەنجامدا لەسەر بودجەی پایتەختی ڕۆشنبیری و بۆ ئەم ساڵیش هەوڵمان داوە کە هەم ئێسکە سەردانی بەڕێز جەنابی وەزیرم کرد هاوکارمان بوو کە لەسەر بودجەی پایتەختی ڕۆشنبیری چەند چالاکیێکی هونەری ئەدەبی لەو سنوورەدا ئەنجام دەین بەڵێ کاکیوە دیارە فەرموو بەڵێ فەرموو بەڵێ ئێمە هەوڵمان داوە کە بتوانین ژێرخانێک لە بنیاد بنین ئێمە لەگەڵ تەواوی نووسەرانی سنوورەکەدا کۆبووینەتەوە کە بە پێویستی ئێزانین فەراغی بڵاوکراوە لەو سنوورەدا هەیە گۆڤارێک دەربکەین کە وەرزیە ئەم گۆڤارە بەجددی خزمەت بە بواری ڕۆشنبیری و کولتوری و مێژوو جوگرافیای دەڤەرەکە دەکات و مۆڵەتیشمان تقریبان لە ماوەیەکی کورتی ماوە کە مۆڵەتەکەشمان دەربچێت هەوڵ دەدەین لە وەرزی هاویندا کە گۆڤارەکە وەرزیە گۆڤارەکە بابەتی ڕۆشنبیری گشتی لە خۆ دەگرێت هەوڵ دەدەین یەکەم ژمارە سفری بە چاپ بگەێنین خۆشبەختانە پێشوازێکی زۆر باش لەم گۆڤارە کراوە لە ڕێگای کۆمەڵێک نووسەر و ئەدیب و ڕووناکبیری سنوورەکەمان ئەمە جێگای دڵخۆشیە پێم وایە ئەم دەرکردنی ئەم گۆڤارە زۆر بە پێویستمان زانیوە بۆیە کارمان لەسەر کردووە هیوادارین ئەم گۆڤارە ببێتە مای ئەوەی کە تەواوی ئەو ئەدیب و نووسەرانە لەو گۆڤارەدا بابەتەکانیان بڵاو بکەنەوە و هەوڵ دەدەین ئەم گۆڤارەتەمان بە ناوی میتانیایە کە بتوانین بیکەینە بۆ داهاتوو بیکەینە پرۆژەیەکی گەورەتر لە ڕووی ڕاگەیاندنیشەوە بەڕاستی ئێمە هیچ دەستگایەکی ڕاگەیاندی لە سنوورەدانیا بیرمان لەوە کردوێتەوە کە بتوانین سەرەتا ڕادیۆیەک وەکو بەڕێوەبەرایەتی ڕۆشنبیریدا بمەزرێن کە ئەمەش خزمەت بە ڕاگەیاندنی کوردی دەکات. بەڵێ کاکیوە بڕیارە سێمین دیداری شعری لە سنووری ڕاپەڕین بە دیاریکراوی لە شاری قەڵاتزێ ئازیز بەڕێوە بچێت ناوەڕۆکی دیدارەکە چییە چەند شاعیر بەشداری لەو دیدارە شعریاکەن؟ بەڵێ دیارە ئەمە سێمین دیدارە لە
قەڵازێ ئێمە ئەنجامی دەدەین پارساڵیش دوو دیدارمان ئەنجامدا دیدارێکیان کە 22 شاعیر لە خۆگر بوو دیدارشیان 12 شاعیر کە سنوور ینی هەموو کوردستانی گرپەوە ئەم دیدارەی ئەمڕۆ کە سەعات 4 لە قەڵازێ لە ژێر دروشمی شعر ژیانە ئەدەب سەرچاوی داهێنانە ئێمە ئەنجامی دەین بە هاوکاری دەستەی ئەدەبی ڕووناکبیری قەڵازێ ئەم دیدارە ئەنجام دەدەین ئێمە هەوڵمان داوە ئەو شاعیرانەی کە لە ڕابردوودا بەشداری هیچ دیدار و کۆڕێکیان نەکردووە ئەمانە بێنینە پێشەوە بۆی بتوانین بەجددی خزمەت بەوان بکەین ئەمانیش کە پشتیان هەبێت لەم دیدار و فیستیڤاڵەنەدا و پێم وایە ئەم جۆرە چالاکیانە خزمەتێکی زۆر باش بە ڕۆژی ئەدەبی دەکات لە سنوورەکەدا و هەروەکو پێشدان ئاماژەم پێدا توانایەکی زۆر باش لە سنوورەکەدا هەیە بۆیە ئێمە هەموو هەوڵێک دەدەین و بە ئەرکی خۆمانی زانین کە خزمەت بە ڕۆژی ئەدەبی و ڕووناکبیری لەو سنوورەدا بکەین. بەڵێ کاکیوە دیدارەکە وەک خۆت ئاماژت پێ ئەمڕۆ دەست پێکات چەند ڕۆژ ئەخانێت جگە لە بەشداربوانی سنووری ئیداری ڕاپەڕین شاعیرانی شارەکانی تریارەمی کوردستان باکێشکراون وەک دیدارەکانی ساڵانی ڕابردوو؟ ئەم دیداریان تەنها بۆ لە سنووری ڕاپەڕینە بیتوێن و پشدەر لە خۆ دەگرێت کە 22 شاعیرن و ئێمە لە بەرنامەماندایە بۆ داهاتوویەکی نزیک دیدارێکی شعری ڕێک بخەین بۆ شاعیرانی خاتون لە سنووری ئەمە ئەم دیداریان سنووری هەموو کوردستان دەگرێتەوە و لە بەرنامەشماندایە لە داهاتوویەکی نزیک لە 5 کارمان لەسەر ئەوە کردووە کە ڤیستیڤاڵێکی مۆزیک و گۆرانی کللتوری لە سنوورەکەدا ئەنجام دەین کە ساڵ پاریش ئەنجامماندا و پەیوەندیمان بە چەند گروپی و تیپێکەوە کردووە کە ئامادەیان نیشانداوە و ئێمە هەموو هەوڵێک دەدەین ئەم ڤیستیڤاڵانە ئەو جۆرە چالاکیانە کە زۆر پێویستن کە ساڵانێکی زۆرە بە حەقەت جوڵەیەکی وەکو پێویست نەکراوە هەز دەکەین ئێمە دابرانێک لە مابینی هونەرمەندان و کار و چالاکیەکان ئێمە بە دوای ئەو هۆکارەدا دەگەڕێین کە بتوانین ئاشتاوایەک دروستکەین و ئێمە وەکو بەڕێوەبەراتی ڕۆشنبیری هونەری ڕاپەڕین ئێرە بە ماڵی هەموو ئەدیبان و نووسەران و هونەرمەندان دەزانین و کار لەسەر ئەوە دەکەین کە چۆن شعر بۆ لای ئێمە گرینگە بە هەمان شێوە شانە و مۆزیک و شێوەکار و فیلمیش لە ئێمە گرینگە بۆیە قۆناغ بە قۆناغ هەوڵ دەدەین کە ئەم چالاکیانە تەواوی بواری هونەری و ئەدەبی لەخۆ بگرێت. بەڵێ کاکیوە جیاواز لە شعر و ئەدەب باسی شانۆشت کرد ماوەی چەند ساڵێکە چالاکی شانۆ لە دەڤەری ئێوە لاوازە هۆکارەکەی چییە؟ بەداخەوە هۆکارێکەیە کە لە ڕابردوودا خەمساردی هەبووە لە ڕانێدا هیچ هۆڵێک نییە کە بە کەڵک ئەوە بێکە نمایشی شانۆیی تێدا ئەنجام دەی کە لە ساڵانی هەشتاکان جوڵەیەکی زۆر باشی شانۆی مۆزیکی هەبوو بەڵام بەداخەوە ئێستاکانە کە دەبینین هەرچەند ئەم توانە باشە بەدی دەکەین کۆمەڵێک هونەرمەندی زۆر باش لە بواری فیلم و شانۆدا کار دەکەن من 2-3 جار کۆبوونەوەم لەگەڵ ئەنجام داون و بانگێشتم کردوون و تومە وەرنە پێشەوە پرۆژەتان هەبێ ئێمە وەکو بەڕێوەبەراتی هاوکارتان دەبین هەرچەندە ئەوان پرۆپۆزەڵێکیان نردووە ئێمە بەرزمان کردوێتەوە بۆ وەزارەت بەس من دڵنیام لەوانەیە ئەم پرۆژەی ئەوانیش بە موافقەتی لەسەر نەکرێ و ئێمە هەوڵ دەدەین بواری شانۆ زۆر بە گرنگ دەزانین بە حەقات بۆی بتوانین کار لەسەر چەند چالاکێ بکەین و هەوڵ دەدەین ئەگەر بکرێ فیستیڤاڵێکی شانۆیی یان دیدارێکی شانۆیی لە سنووردا ئەنجام دەین بە هاوکاری هونەرمەندان کە سەرەتا سنووری ڕاپەڕین بگرێتەوە چەند تیپێک لە قەڵازەیە لێرە بە هەمان شێوە چەند گروپێکەیە لە چواقوڕنە هەیە بۆی بتوانین جوڵەیەکی شانۆیش دروست بکەین و ئێمە لەو سنوورەی خۆماندا
لە ڕووی شێوەکاری پەیکەرتاشی و سیرامیک و وێنەکێشان گرافیک هەم توانایەکی باشەیە بەڵام بەداخەوە کە دەبینین هونەرمەندەکانمان دوورە پەرێزن من وەکو خۆم لە دوای هەموو ئەو توانایانم نردووە کە لە بواری خەت و وێنەکێشان کار دەکەن کە بتوانین ئێمە وەکو بەڕێوەبەرایەتی هاوکاریان بین کە ئەم بەرهەم و ئەوانیانێ بتوانین کە لە ڕێگای یان فیستیڤالەوە یان لە ڕێگای پێشانگاوە کارەکانیان نمایش بکەن و بە بینەرانی ئاشنا بکەین بەڵێ و ئێمە جانە فەرموو بەڵێ کاکی وە بەڵێ ئێمە هەوڵمانداوە لە ڕانیەدا فیستیڤاڵی نێودەوڵەتی کللتوری تێدا ئەنجام دەدرێ بەر لە مانگێک پێش ئێستا ئێمە بیرمان لەوە کردوتەوە کە بناغای تیپێکی هونەری ملیدا بمەزرێنین لە ڕێگای پیجی خۆمانەوە ئێمە بڵاوکراوەمان بڵاو کردوتەوە کە هەر کەسێک ئارەزوومەندە کە بێت بەشداری لۆتی پەدا بکە هەموو هاسانکاریەکی بۆ دەکەین هەموو ئەو پێداویستیانی کە پێویستن ئێمە وەکو بەڕێوەبەراتی دابینی دەکەین و پەیوەندیمان بە مامۆستایەکی زۆر پرۆفیشناڵەوە کردووە کە ئەو ئامادەیی هەیە کە بێت ئەم گروپە لێرەدا بمەزرێنە و بتوانین سەرەتا دوو تابلۆ لە تیپی هونەری ملی ئامادە بکات بۆی بتوانین ئێمەش وەکو کورد کللتوری خۆمان بە وڵاتان و بە گەلانی دنیا بناسیێنین من بەر لە 2 مانگ بەشداری فیستیڤاڵێکی وڵاتانی عەرەبیم کرد لە مەسقەد لە سەڵاڵە سەڵتەنەی عومان بەڵام بەداخەوە هیچ گروپێکی لەو شێوەیەم بەردەست نەبوو کە بیبەم بەشداری پێ بکەم و لە 5 ژینۆش بە هەمان شێوە بانکێشت کراوە کە تیپێکی هونەری ملی بەرم بۆ لوبنان کە 4 ڕۆژ لەخایەنێ 2 ڕۆژ لە تەرابلوس 2 ڕۆژ لە بەیروتە بەڵام بەداخەوە ئەمەش هەم کە ئەم گروپەمان ئامە بۆیە بیرمان لەوە کردەوە کە بتوانین گروپێک لەو شێوە دروست بکەین نوێنەرایەتی کللتوری کوردی بکات بەڵێ بەڕێستی وا مستەفا من دوا پرسیارت ئاڕاستاکەم باست لەوە کرد کە ئەگەری ئەوە هەیە ساڵی داهاتوو فێستیڤاڵێکی تایبەت بە شانۆ و میوزیک بەڕێوە بچێت پرسیارەکەم ئەوەیە لە ئێستادا تا چەند گرنگە بەڕێوەبەراتی گشتی ڕۆشنبیری و هونەری ڕاپەڕین هاوکاری گروپ و تیپە شانۆیەکان بکات لە سنووری ئیداری ڕاپەڕین بەستی بەردەوام یاخود دەستپێکردنەوەی کار و چالاکیەکانی تایبەت بە هونەری شانۆ بەڵێ ئێمە وەکو ئاماژەم پێدا لە بەرنامەماندا لە 5 کەمتر لە مانجێک ئەم فیستیڤاڵی مۆزیک ئەنجام دەین و هەوڵ دەدەین فیستیڤاڵێکی شانۆیش لەم سنووردا بە پێویست دەزانین بە حەقات چونکە تواناکان بەدی دەکرێن و ئێمە خۆشبەختانە بە هەوڵی بەڕێز جەنابی جێگری سەرۆکی حکوومەت هۆڵێک تقریبا 195 کارەکانی تەواو بووە لە ئایندەیەکی نزیکدا ئەم هۆڵە دەبێتە خزمەتێکی یەکجار زۆری بواری ئەدەبی ڕۆشنبیری دەکات ئەم هەڵە زۆر باشە ئێمە دەکرێت تەواوی ئەو چالاکیانەی کە لە بەرنامەماندایە وەکو فیستیڤاڵی شانۆی یان دیداری شانۆی ببین لەو هۆڵەدا نمایش بکەین چکە هۆڵەکە زۆر هۆڵێکی شیاوە هۆڵێکی گونجاوە کە 500 بینە لە خۆ دەگرێ ئەمە جێگای دەستخۆشی و سوپاسە بە حەقەت و ئێمە لێرەدا لە سنوورەکەدا گرفتێکی تریشمان هەیە کە گەلەریمان نییە ئێمە زۆر هەوڵمانداوە کە بتوانین گەلەریەک بۆ ئەو سنوورە زۆر پێویستە چکە لە توانایەکی زۆر باشی بواری شێوەکاری هەیە بەڵام بەداخەوە هەموو ئەو کارە هونەریانی کە هونەرمەندانمان دروستی دەکەن تۆزی لە سەردەنیشیان لە گەنجینەکان دەشتێن و ناتوانین بینەران سوودی لێ بینن و ئێمە بە دووربینیەوە هەمیشە هەوڵ دەدەین بتوانین ژێرخانی ئەدەبی و هونەری لەو سنوورە قۆناغ بە قۆناغ کاری لەسەر دەکەین و دەرک بە هەموو ئەوانە دەکەین کە بتوانین لە ڕێگای عیلاقات و ئەو هینەی خۆمانەوە دایرەکەی خۆمانەوە بتوانین هاوکار و پشتیوانی بواری ئەدەبی و ڕۆشنبیری بین لە سنوورەکەدا. بەڵێ بەڕێز هیوا مستەفا بەڕێوەبەری گشتی ڕۆشنبیری و هونەری ڕاپەڕین سپاس کاتی خۆت بێمە بەخشی سەرکەوتوو بن.